کاک عەبدوڵڵا سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ هاتنت بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەرنامەی کورد کۆنەکشن. زۆر سپاس بۆ جەنابەت کاک بەڵێن و ڕێز و سڵاوێکی زۆریش بۆ هەموو بینەرانی بەڕێز. سپاس دەکەین. کاک عەبدوڵڵا بەڕای جەنابێ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی و ڕۆژاوا بەگشتی هەنگاوێکی باش بوو کە نایان و ئەم ڕێککەوتنە ناوچیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا مۆر کرد. دژی ڕێککەوتنی ئەتۆمیەکە نیم بۆچیش چونکە خۆی هەر ڕێککەوتنێک کە دەست بە ئێران هەڵگرێ لە بەرنامەی ناوچیەکەی پێشکەوتنێکە جارێ ئەو بەرنمەیە لەباری ئابوووریەوە هیچ پاساوێکی ئابووری نەبوو، هیچ پاساوێکی بۆ بەرهەمهێنانی ئێنەرژی نەبوو، بەس بەرنمەیەکی زۆر وەک ئێرانی دەڵێن بڵند پەروازانە بوو بۆ پەیداکردنی دەسەڵاتێکی زۆرتر و لە خزمەت مەبەستە سیاسیەکاندا بوو، دەنا هیچ پاساوێکی بۆ پێشکەوتنی تەکنۆلۆژی و ئابووری و ئەو جۆرەشتانە نەبوو. سەرچاوەیەکی کێشەی زۆر بوو لەگەڵ دنیا وە سەرچاوەیەکی لە چیسچوونی ئەو سەدان میلیارد دۆلارە بوو، هەتا زووتر دەست هەڵگرێ باشترە بۆچینە؟ کاک عەبدوڵڵا دەڵێ تا زووتر دەست هەڵگرێ باشترە و هەروەها ئەماژەش بۆ دەکەی ڕێککەوتنێکی باش بوو چووکە ئێران دەستبەرداری بەرنامە ناوچیەکەی دەبێ. متمانە چییە کە ئێران دەستبەردار دەبێ؟ بارەها هەم ئەمریکا و هەم دەوڵەتەکانی تر پێنج دەوڵەتەکەی تر لەسەر ئەوە قسەیان کردو وتویانەکە بنەمای ئەم ڕێککەوتنە لەسەر متمانە نییە، لەسەر تاقیکردنەوە و چاودێریە. بۆیە ئاژانسی نێودەوڵەتی ئەتۆمی و دەوڵەتە گەورەکان هەمویان ئەوانە چاودێری ئێران دەکەن. ئەگەر ئێران لەو ئیمتیحانە دەرچوو جا ئەوانش بەشەکەی خۆیان بەڕێوە دەبن. ئەمن پێم وایە ئێران ئێستا حاڵی حازر لەوە ناعیلاجترە لەباری ئابوووریەوە کە بیەوێ فێڵی گەورە بکە، ناعیلاجە ملکەج بێ بۆ ئەو بڕیارانەی داوێتی، بەڵامە لە داهاتوو داوا دەمێنێتەوە یاننا بەڕاستی جێی متمانە نییە، بەڵکو فقط بە چاودێری و بە تاقیکردنەوە دەتوانن پێ بزان. بەڕای جەنابێت کرانەوەیکی نەدا بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو سیاسەتانی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەی بەهۆی ئەم بەرنامە ناوچێ و بەهۆی ئەم ڕێککەوتنەوە بە بڵێم دروسترە بڵم ینی ڕێککەوتنەکە بەهۆی ڕێککەوتنەکەەوە کرانەوەیکی زیاتری نەدا بە ئێران. بەڵێ داوێتی هەرچەند تەسەوری زۆر کەس لە ئەمریکا ئەوە نەبوو، پێیان وابوو ئێران دوای ئەو ڕێککەوتنە ئەتۆمیە بەرەو سیاسەتێکی ئەهوەنتری خارجی دەڕوە، جێرە و کێشەکانی لەگەڵ دراوسەکان و لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەستێوەردانەکانی کەمتر دەکات، سیاسەتێکی خارجی مەسئولانەتر دەگرێتە بەر و هەروەها بۆ ناوخۆش وردەوردە کرانەوە و ئینفیتاحێکی ناوخۆیی دەبێ تا ئێستا هیچیان نەبووە. تاوجێی دەگەڕێتەوە سەر سیاسەتی دەرەوەی ئێران. ئێمە دەزانین ئێران بە گوڕوتینێکی زۆرترەوە لە چۆتە ناو سووریە و دەخالت دەکا. ئەوەش کە فەرماندە نیزامیەکانی ئێران دەڵێن 20,000 موشکمان ڕیز کردو بەرەو ڕیاض و بەرەو عەرەبستانی سعودی و ئامادەی لێدانین، ئەوانە نیشان دەدا کە ئێران لە سیاسەتی خارجیدا نەک هەر ڕەوش و ڕەفتاری خۆی هێور نەکردوتەوە و ئارامی نەکردوتەوە بەرەو سازانێک لە ناوچەکەدا نەچووە، بەڵکو سازانێکی کە لەگەڵ ئەمریکا بوویەتی و بێخەمبوونی لەو بارەیەوە بووە بە فاکتەرێک بۆی ئێران دڕتر بێ لە بەشەکانی تری سیاستی خارجیدا. تا ئێستا ئەوە دیارە. ئایا لی قبول دەکرێت یان نا؟ دیارە من خۆم یەکێک لەو کەسانە بووم بارەهاش وتومە و نووسیومە و باسم کردووە کە ئێران ناڵم هەر سیاستی خارجیەکەی ناگۆڕێ، بەڵام زۆر زۆر ئەوە شتێکی زەحمەتە و هەموو هەوڵەکانی ئایەتۆڵای خامنەی ئەوە بووە کە بە خەڵکەکەی خۆی و بە پەیڕەوانی خۆی و بە سیستمی سیاسی ئێران بڵێ
بڵێ بەس لەسەر مەسلەی ئەتۆمی و پرسی ئەتۆمی ئێمە سازشمان کردو لەگەڵ ئەمریکا نەک لە هیچ شتێکی تر هەموو شتەکانی تر دەبێ وەکو خۆی و زیاتر لە جارانیش درێژەی هەبێ و هەر دەبینین ڕێگەوەش ئەوە بەڕێوە چوو. رووسیا چەند ڕۆڵی هەیە لەم جۆرە سیاسەتانەی ئێرانە؟ رووسیا زۆری پێخۆشە کە نێوانی ئەمریکا و ئێران بە هیچ جۆرێک خۆش نەبێ، بەڵام پێشی خۆش نییە ئێران ببێتە وڵاتێکی ئەتۆمی لە پەنا خۆی و دراوسێی خۆی چەکی ئەتۆمی هەبێ ئەمڕۆ دۆستە لەگەڵ رووسیا ئێگەس بێنە دۆز نەما لەبەرەوە بێگومان ئەتۆمی بوونی ئێرانی قوبوڵ نییە. بۆیش دەبینین هەموو بڕیارنامەکانی ئەنجومەنی ئاسایش کە دژ بە ئێران بوون و ئەو سزا ئابوووریانیان بەسەر ئێراندا سەپان دانەیەکیان نییە کە رووسیەش دەنجی پێنەدابێ، رووسیەش لەگەڵ بووە، بەڵام کە دەگەڕێتەوە سەر شتەکانی تر رووسیە پێی خۆش نییە ئێران بە تەواوی ئاشت بێتەوە لەگەڵ ئەمریکا، بەڵکو پێی خۆشە لە بەرەی خۆی دابێ، ئەوان لە سووریە بەرژەوەندی هاوبەشیان هەیە و لە دژایەتی ئەمریکادا بەرژەوەندی هاوبەشیان هەیە و کۆمەڵێک شتی تر. بۆیە بەشی ئەوەندەش هەمیشە گڵۆپی سەوزی بۆ ئێران هەڵکردووە یا بەشی ئەوەندە یارمەتی کردووە کە ئێران چەشتە بێ و هەر لە نزیک خۆی بمێنێتەوە، بەڵام ئیترەوە داهاتوو دەزانێت ئێران چ ڕێگەیەک دەگرێتە بەر حاڵی حاضر ئێران لە مەسلەی ئەتۆمیەکەدا سازشی لەگەڵ ئەمریکا کردووە، بەڵام لە سیاسەتی ناوچەیدا بە تەواویمانە لە رووسیە نزیکتر. لە ماوەی ڕابردوو دابینیمان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە پاش نزیکەی 50 ساڵ لە دابڕانی دیپلۆماسی لەگەڵ کوبادا لە هاڤانە باڵێزخانەی خۆی دەکاتەوە. ئێران دەتوانێت ببێتەوە بە دۆستی ئەمریکا؟ بۆ کوبا زۆر بەدڵمە، پێم وایە سیاسەتێکی زۆر زۆر ژیرانە بوو و بە قازانجی کوبا تەواو دەبێ و بە قازانجی دەتوانم بڵم لە درێژخاندا بە قازانجی دموکراتیزەکردنی کۆمەلگای کوباش تەواو دەبێت بێ شەڕ و بێ کێشە هەر دەبوو لاچێ ئەوە من بە کارێکی زۆر باش و پێشکەوت توانەی دەزانم. بۆ ئێران ئایا دەبێت هۆی ئاشبوونەوە یان نا؟ ئەوانەی کە لێکۆڵینەوەیان لە دەورەی جەنگی سارد کردووە هەموویان لەو بڕوایەدان دەڵێن ئەوەی پێی دەڵێن دێتانت، یعنی جۆرێک خاوبوونەوە و لابردنی گرژیەکان لە نێوان ئەمریکا و بلۆکی غەربدا لەلایەکەوە لەگەڵ شوورەوی و بلۆکەکەی ئەم لاچوونی گرژیەکان یارمەتی نەکرد بەمانەوە یەکێتی سۆڤێت، شوورەوی بۆ ڕووخە، یعنی ئەمە دادی شوورەوی نەدا تا وەختێک گرژیەکە زۆر بوو دەبینی نظامی شوورەوی نظامیەکێتی سۆڤێت زۆر قرس و قایم وەستا بوو. ڕێک لەو سەردەمانەوە لە دەورەی دێتانتەوە کە هاتوو دوایش گۆرباچۆف و ڕێگان کردیان ڕێک لەو سەردەمەوەیە کە دەزانین وردە وردە گۆڕانکاری ناوخۆیی لە شوورەوی ئەو کات پێش هاتوو و سەرنجامی سیستمی شوورەوی پێڕووخە پێلاچوو. بۆیە ئەگەر لابردنی گرژیەکان لە نێوان ئەمریکا و ڕۆژاوا لەلایەکەوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئێران لە لایەکی ترەوە ببێ بە بڕوای من ئێران قازانج ناک، ئێرانی نەک وەک میلەت، ئێرانی وەک سیستمی سیاسی وەک کۆماری ئیسلامی لەوە قازانج ناکە. جا هەرڕێک ئابەم دلیلەیە کە نایکەن، ئەوان ژیرن، یعنی تۆ تمەشا ژیرن بۆ حاڵی خۆیان خۆ مەبەستمەوەیە کە تۆ تمەشاکە هەموو قسەکانی خامنەئی کە خەتیان دەداتێ و فەرماندەکانی سوپای پاسداران یەک شتە، دەڵێن کاکە وریابین بەس ڕێککەوتنی ئەتۆمیمان مۆر کردووە، نابێ ئەمریکا دۆستایەتیمان لەگەڵ بکە، بابە دۆستایەتی ئەمریکا خەتەرناکە، تەسیرمان لەسەر دادنێ، کاریگەری دادنێ، فەرهەنگمان دەگۆڕێ، سیاستمان پێدەگۆڕێ، دووری خەینەوە لە خۆمان. ئەگەر یارمەتیم لێرەدا هەست دەکەی ئەمریکاییەکان سیاستێکی تایبەتیان هەبێ بەرامبەر بە ئێران؟ منە پرسیارە لەو ڕوانگەیەوە دەکەم، ینی زۆر جار لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران گوێمان لێ بووە ئەڵێ جۆرێک لە تێنەگەیشتن هەیە لەو سیاستەی کە ئەمریکا بەکاری دێنێ. جەنابەت چۆن لێ دەڕوانی؟ ئەوەی ڕاستی بێ تاو جێگەی من بزانم بێجگە لە ڕێککەوتنی ئەتۆمی
ئیدارەی ئێستای دەوڵەتی ئەمریکا پێم وایە هیچ سیاسەتێکی نییە لەسەر ئێران بێ دۆکترین ماوەتەوە نەزان دوایی چی بکەن لەگەڵ ئێران دێەوە ڕێککەوتنی ئەتۆمیان ئیمزا کرد چاودێری و تاقیکردنەوەشیان کرد و نیان هێشت ئێران فێڵ بکە و شتەکان بەڕێوە برد ئەو پارۆپولی ئێرانی کە لە دنیا بلۆکە کراوە ئەوەش گەڕاوە ئێران کە دیارە هەمووی ناگەڕێتەوە بەحسێکی جیاوازە بەڵام ئەوە گەڕاوە ئێران و ماوەیەکی چی پێکرا پێکرا سیاسەتی ڕۆژی دوای ئەمریکا دوای ڕێککەوتن پاش ڕێککەوتنی ئەتۆمی سیاسەتی ئەمریکا چیە لەبارەی ئێران بەڕاستی من هیچ سیاسەتێک و هیچ دۆکترینێک لەو بارەیەوە نبینم ئایا لەوە بەولاوە دەبێ لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەسەر نەبوونی دموکراسی لەسەر سیاسەتی خارجیەکی نامەسئولانە و تێک دەرانەی کە ئێران هەیەی لەسەرەوانە کار بکرێ هیچ دیار نییە وا بکرێ ئەگەر لە من پرسی و ئەسم مەبەستی هاتنی من بۆ واشنگتۆن ڕێگ ئەوەیە کە بە کۆنگرا ناوەندەکانی لێکۆڵینەوە بە واشنگتۆن بە هەر کەس کە لە چوارچەوەی توانای خۆمان و پەیوەندەکانی خۆماندا ئەو پەیامان پێڕاگەینین ئێستا کە ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران مۆر کراوە زۆر باشە لەوە بەولاوە دەبێت کار بکرێتە سەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و لەو ناوەدا مەسەلی کوردم من گەورە کردوەوە ئایا ئەمریکا سەر ئەم خەتە دەڕوا لەوە بۆلاوە یانە معلوم نیە معلوم نییە کاک عەبدوڵڵا جەنابەت وەکو ڕێبەرێکی کورد چ داوایەک لە ئەمریکایەکان هەبووە بۆ ئەوەی سیاسەتی خۆیانی لەسەر دابڕێژن بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بانی پرسیارەکەمە بەستەکەم ئەوەیە چ جۆرە سیاسەتێکە دەوێت ئەمریکا بیکە بەرامبەر بە ئێران ئەوەی من دەمەوێ ئەوەیە یەکەم کە پەیامی منیشە لێرە ئەوە بووە یەکەم ئێستا کە ڕێککەوتنی ئەتۆمی کراوە باشە با کرابێ بەڵام دەبێت تەمەرکوز بخرێتە سەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران جا سەروی هەمویانەوە من دیارشتێکی تریشم پێ بووە ئەویژەوەی وتومە کوردی شوێنی تر ناسراون ڕنگ بێ هێشتا پڕ بە پێستنە ناسرابن و ڕێزیان لێ نەگیرا بێ و قەدریان نەزانرابێ بەڵام ناسراون خۆشبەختانە بە باشوورەوە بە باکوورەوە بە ڕۆژاواوە جێگە و پێگەیەکیان پەیدا کردو دنیا ناسیونی لە عێراق ئێمە هەرێمی کوردستانمان هەیە بێ گیر و گرفت نییە بەڵام زۆر چاک ناسراوە لە دنیا لە تورکیا هەشتا کورسی پەیدا کردووە ئەو حیزبەی کە سەر بە کووردە دەستکەوتێکی گەورەیە لە ڕۆژاوا تازە کورد ناچێتەوە دۆخی جارانی خۆی ئەوانە هەمووی کراوە لەم ناوەدا کوردی ئێران حەقی خۆی نەدراوەتێ لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوە ئەو فەرامۆش کراوە غەدر لێکراوە کاکە ئێمە پێشینەی خەباتێکی زۆر دوور و درێژمان هەیە یەکەم کۆماری کوردی لێرە دامەزرا زۆر لە 1970 و لەو بزوتنەوەی کە لە کوردستانی ڕۆژ هەڵات دەستی پێکرد زۆر دەستکەوتی گەورە دەستە بەرکرا قوربانیمان زۆرە ڕەنجمان زۆرە ئەوە وەکوو کورد بەنسبەت کوردەوە بۆ لایەنی کوردایەتیەکەی بۆ لایەنی ئێرانیەکەی کاکە کورد هەمیشە هۆکارێکی گەورە بووە بۆ خەباتی دموکراسی لە ئێران و گەورەترین و باشترین شەریک و هاوکارە بۆ مەسەلەی دموکراتیزەکردنی ئێران من ویستومە ئەوانە بڵم کورد فەرامۆژ مەکەن لەسەری هەڵدەنێ پێشێلکاریەکانی مافی مرۆڤ کە ئێمە راپۆرتێکی تێر و تەسەلی سیسی و چەند لاپەڕەیمان ئەوەمان پێشکەش کردوون لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەوردی اینجا کتومانە کاکە ئەم پێشێلکاریانە لە قاودن فشاریان بۆ بێنن لە سەریان بڵێن لە سەریان بنووسن ئەوە بۆ کورد بە عامیش پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران دەبێ فشار بۆ ئێران بێ کە مافی مرۆڤ بەڕێوە بەرێ تەبعاً ئێران سیاسەتی خارجیەکەشی زۆر سیاسەتێکی خارجی هێرش بەرانەیە بۆ دەوروبەرەکانی ئەوەی ترە کاری دەوڵەتە گەورەکانە کە فکرێکی بۆ بکەنەوەی شێمە نییە بەڵام ئەوەی کە دەگەڕێتەوە ناوخۆ دموکراسی مافی مرۆڤ و پرسی کوردی ڕۆژهەڵات ئەو سێشتە بووە کە من تەکیدم لەسەر کردو و پێم وایە نەکرد بۆ ئێمە قازانجە تەبیعە بەڵام لە بەرژەوەندی ئەمریکاشدایە ئەگەر سەرنج بداتە ئەو شتانە من پێم وایە جاوە دەشی بینن چەند مانجی دیکە ئێران ڕۆژ بە ڕۆژ تونند و تیشتر دەبێت سیاسەتی دەرەچیەکەی
خۆی بێخەم کردووە لە مەسەرەی دوژمنایەتی ئەمریکا بۆیە زۆرترەوە درەنگی یازوو ئەخ ئەمریکاییەکان دەڵێن ئەیکاکە خۆ نەتیجەی پێچەوانەیدا بۆ ئێمە خۆ ئێران زۆرتر بە خەڵکی هەڵدەپڕژە و درترە بەرامبەر بە دراوسەکانی و بەرامبەر بە ناوچەکە بۆیە پێم وایە درەنگی یازوو پێداچوونەوەیەک لە سیاسەتی ئەمریکاشدا دەبێت هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی هاوڕان لەگەڵ جەنابتان نەخێر بە دوو بەشدا بەش بوون ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەندێکیان هەن پێیان هەوڵی خۆیان داوەتە سەر ئەوەی کە بڵێن ئەم ڕێککەوتنە خراپە و بە زیانە و دەستی ئێران باڵاتر دەکا دەستی ئێران لە سەرکوتی میلەتەکەی خۆیدا ئاوەڵاتر دەکات لەبەرەوە نابێ بکرێ یان نەدەبوو بکرێ هەشن کەسانێکی دیکە دەڵێن زۆر چاکە ئەمە دەبێتە هۆی کرانەوەیەکی سیاسی لە ئێران و ئەوان بەڵام هەشن وەکو ئێمە دژی ڕێککەوتنەکە نین و پێمان وایە ئەو ڕێککەوتنە با ئیمزاکرێ مشکیل ئەوە نییە مشکیل لایەنەکەی تریەتی ئەویژەوەیە کە ئەم ڕێککەوتنە ئیمزاکرا و تا ئێستا ژوا بووە تا ئێستا ئەم چەند مانگە دەبینی ناوا بووە نە سیاسەتی نەهێوربوونەوەیەک و خاوبوونەوەیەک و کرانەوەیە گەمە لە سیاسەتی ناوخۆی ئێران و دەوڵەتی ڕۆحانیدا دەبینین و نەهێوربوونەوەیەک و مەسئولانەتربوونێک لە سیاسەتی خارجی و لە ناوچەکەیدا دەبینین لەبەر ئەوە قسەی ئێمە ئەوەیە کاکە ئەو ڕێککەوتنە چاگیا خراپ تەواو بووە تازە دەردی کوردەڵێت لە دووی چوان مەچۆ ئیش لەسەر مەسلەی مافی مرۆڤ لەسەر دموکراسی و بۆ ئێمە هەروها بە تایبەتی لەسەر کوردی ڕۆژهەڵات بکرێ ئەگەر لەسەر ئەوە ئیش بکرێ من پێم وایە درەنگی یازوو گۆڕانێک دێتە پێشەوە هەم لە ناو دەوڵەتی ئەمریکا هەم وردە لە ناو میدیای ئەمریکاییدا لە ناو ناوەندە لێکۆڵینەوەکانی ئەمریکاییدا کە من بەڕاستی لەگەڵ زۆریان نازانم بەڵام لەگەڵ ژمارەیەکی باشیان قسەم کرد کاک عەبدوڵڵا دوا پرسیارم ئەگەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی نەتوانێت ئەم ئەرکە بەجێ بگەێنێ کوردیش بەشێکە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و لە ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا شار بەو شێوەیە لی دەڕوانرێ ئەنجام چی دەبێت باش نابێت بڵم چی باش نابێ ئەگەر هەڵنەستین بەرکە هەر کەس بە ئەرکەکانی هەڵنەسێ زەرەر دەکا بەڵام پێم وایە ئۆپۆزیسیۆنی ئێرانی تا ڕادەیەکی زۆر وەزعەکەی بەستراوەتەوە بە ئاڵوگۆڕی ناوخۆیی ئێران ئێوە ساڵی 2009 لەبەر چاو بگرن ئەو بزوتنەوەی کە بەناوی بزوتنەوەی سەوز لە ئێران هاتە ئاراوە وەکو ئیعترازێک بە ساختەکاری لە انتخاباتی ریاسەتی جەمهوری ئێراندا کە دەورەی دووەم بۆ ئەحمەدی نەژاد داهاتە سەرکار ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە بوو کە وای کرد ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بکەوێتە خۆی و جم و جۆڵی زۆری تێدا پەیدا بێ وە کۆمەڵێک خۆپیشاندان لە هەموو دەرەوەی وڵات لە ئەوروپا و ئەمریکا و کانادا کراوە کە بێوێ نەبووە ئەم 20-25 ساڵە بۆیە گرنگ حرەکەت و بزوتنەوەی ناوخۆییە لە ئێران و ئێران بەڕاستی بە هیچ زەبرێکی لێدان و کوتانی خارجی نیە بە گۆڕانی ناوخۆیی دەتوانێت بکات من گەشتبینیشم بۆ ئەوە ڕەشبین نیم بۆ چونکە پێم وایە ئێستا کە کێشەی ئەتۆمی لەگەڵ ئێران چارەسەر بووە وە خەڵک دەڵێن وە پارەکانیشان بۆ ڕزگار دەکرێت دێنەوە دێتەوە ئێران دەڵێن کاکە دەی دوژمنایەتی ئەمریکاشمان نەما ئێستا بۆ وەزعمان ئاوایە ئێستا بۆ ئابووری و ئاخراپە ئێستا بۆ کارخانەکان هەموو داخراون ئێستا بۆ معلم و مامۆستا موچیان نییە ئێستا بۆ کرێکار موچەی نییە ئێستا ژن بۆ ئازادی نییە یعنی من پێم وایە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەوە بەولاوە دەرفەتیان زۆر زۆرتر دەبێ بۆ سەر هەڵدان تاکو پێش ئەم ڕێککەوتنە بە یەک مەرج شەڕی دەرەکی ساز نەبێ بۆ ئێران شەڕی عەرەبستان و ئێران دەتوانێت کاریگەری نێگاتیوی لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێران بێ جمهوری ئیسلامی دەکاتە وەکو زمانی شەڕی ئێران و عێراق دەکاتە هاتو هاواری شەڕی خارجی بۆ بەرژەوەندی خۆی و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی پێسەرکوت بکە بۆیەشە ئاوا زمان درێژ بوون و نەترس بوون بەرامبەر بە سعودی چون بەڕاستی پێم وایە ئێران پێی ناخۆش نییە کێشەیەک سازکە هەرچەندە گوتم دوا پرسیارم بەڵام ئەمان پەیمان بێ دەیکەمە دوا پرسیارم
ئەگەری ئەو شەڕی نێوان تاران و ڕاز چەندە؟ جارێ لەم قۆناغەدا شەڕی بە وەکالەت دەکەن. ئێرانی دەڵە جەنگی نیابەتی ئەوە دەکەن زۆرتر، ئەم لای دۆستی خۆی تەقوێت دەکاوش لای دۆستی خۆی تەقوێت دەکاو، ئیتر ڕۆژهڵاتی ناوەڕاست دەکەنە مەدانی ململانی هەر وەکو تا ئێستا کردویانە زۆرتری دەکەن. بەڵام زۆر جار شەڕ بەبێ بەرنامە دەست پێ دەکرێت. زۆر جار کەسێک لایەنێک ڕووداوێک دەتوانێت شەڕ بخڵقێنێ، لەبەرەوە 100% ناتوانانی بڵێ شەڕ نابێ، بەڵام ڕنگ بێ لە پێشدا شەڕی بە وەکالەت بکرێت. کاک عەبدوڵڵا زۆر سپاست دەکەم. سپاس بۆ جەنابەت، کاتێکی خۆش.